سڵاتان لەبێ بینەرە ئازیز و خۆشەویستەکان لە بەرنامەی گفتوگۆی ئەم جارەماندا لەسەر مادە هۆشبەرەکان و چۆنێتی ڕوبەڕووبوونەوەیان قسە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دانیال سعدی پزیشکی پسپۆڕی دەنووری. دکتۆریان سڵاوت لێبێ و بەخێر بێ. سەرەتا ئەگەر ناساندنێ بکەین بۆ مادە هۆشبەرەکان مادەی هۆشبەر چییە یاخود بە چی دەوترێت هۆشبەر؟ بەڵێ زۆر سوپاس. هەر مادەیەک کەوا ئاڵوودەبوون دروستکە و ببێ ئەوە کەسەکە تووشی کۆمەڵێک نیشانە ببێت ئەو مادەیە حاڵەتی ئیدمان دروستکە بەو مادەیە ئەوترێ مادەی هۆشبەر. لەو حاڵەتانی کە دروستی ئەکات دوو حاڵەت زۆر زەرورە کە باسییان بکەین. ئەویش ئەوەیە یەکەم کە نەبوونی مادەکە ببێتە هۆی ئەوەی کە کۆمەڵێک نیشانە لە کەسەکەیە دەرکەوێت لەوانە دڵپەلەپەلی عرەقکردنەوە مەسەلەن بۆ نمونە تەڕای بەلووت و بە چاویا بێت یانی بلەرزێت هۆش و ئەمە یعنی هۆش و ژیری نەمێنێت. ئەمانە نیشانەی ئینسیحابی دەوایی پێوترێت نەمانی مادەکە لە جسمیە. دووهەمیش تۆلەرەنسە ئەویش ئەوەیە کە ئەو مادەیە ئێمڕۆ کە مدمین بوو لەسەری ئاڵوودە بوو پێوەی ئەمڕۆ پێویستی بۆ نمونە بە بڕێک بە 10 میلیگرام بە 20 میلیگرام هەبوو لە مادەکە پاش هەفتەیەک پاش 10 ڕۆژ پێویستی بە 20 میلیگرام هەیە کە هەمان خۆشی یا هەمان تەئسیری ئیمڕۆی پێەیە. ئەم دوو نیشانەی زۆر سەرەکین. ئەگەر بێت و ئێمە پۆلێنی ئەو مادانە بکەین مادەکان چین ئێمە کۆمەڵی مەوادمان هەیە کە ئەم حاڵەتانە دروست ئەکەن وەکو مەواد حسابیکەین. ئەگە کۆمەڵی مەوادمانەیە کۆمەڵی مادەمان هەیە ئیتر ئەو مادانە مادەی پزیشکی بندا و دەرمانی پزیشکی بێتە مەسەلەن وەکو کۆمەڵێک دەرمان هەیە کە بۆ ئازار بەکارهێنرێت کۆمەڵی دەرمان هەیە کە لە بواری دەرونیا بەکارهێنرێت و دەرمانی تریشمان هەیە کە حاڵەتێک ئەو حاڵەتە دروست ئەکات یان بەروبوومی زەراعی یا بەروبوومی کشتتوکاڵی هەندێک بەروبوومی کشتتوکاڵی هەیە بەبێ ئەوەی خۆیان بۆ خۆیان دەرمان بن کەسەکە بەکارهێنێ وەکو تووتن وەکو هەندێک مادەی تر کە لە ئەفغانستان و لە ئەو شوێنانی تر ئەکرێت جۆرێک لە گوڵ و گژ و یا ئەوانە ئەو کەسانی کە خۆیان ئاڵوودەبوون پێوی باش ئەزان مەبەستم لە چییە. ئەمانە بەروبوومی کشتتوکاڵین. جۆرێک لە مادەی تریشمان هەیە کە هەر مادەن ئەمیش ئەوەیە کە لە کارگەکانە بەرهەم ئێنرێت کە لە مەعمەلا دروست ئەکرێتە ینی مەسەلەن پێکهاتەی کۆمەڵێک پێکهاتە تێکەڵاوی یەک ئەکرێت و دوای ئەوە کۆمەڵێک مادەیکەی مخەدیری لێ دروست ئەکرێت هۆشبەری لێ دروست ئەکرێتە. ئەمانە وەکو مادە یعنی یان ئەوەتانێ دەرمانی پزیشکین بەڵام کەسێک کە بۆ غەیری مەقسەدی پزیشکیەکە بەکاری ئێنێ و مدمین ئەبێ لەسەری یا ئەوەتانێ زەراعین کشتتوکاڵین یا ئەوەتانێ لە مەعمەلا بە تایبەتی دروست ئەکرێت بۆ ئەو مەبەستە ئیتر مەبەستەکە پێی ئاڵوودەبوونەکەیە. ئەمە وەکو مادە. ئاڵوودەبوون بە شێوەیەکی گشتی ئەکرێ بە دوو بەشەوە. ئاڵوودەبوونی جەستەییمان هەیە کەسەکە جەستەی ئاڵوودەبووە لەسەر ئەو مادەیە مەسەن ئازارێکی هەیە لە پشتیا فێر بۆ ئەو مادەی بەکارهێناوە بۆ نەهێشتنی ئازارەکەی کەواتە ئەمە کاریگەریەکە لەکوێ دەرکەوتووە لە پێشە لە ناو جەستەیان دەرکەوتووە کە ئەم مادەیە هاتووە ئیژی کردووە لەسەر ڕیسێپتەر لەسەر وەرگرە ئازاریەکانی ناومێشکی کە ئێمە چەند وەرگرێکی ئازاریمان هەیە لە ناومێشکە و ئەو ئازارەی لە ناو بردووە لە ئەو شوێنە پاش مودەیە گوای لێ هاتووە بەبێ ئەو مادەیە نەیکراوە ئەو کەسانەی کە ئاڵوودە ئەبن لەسەر مەسەلەن جۆرە حەبێکی ئازار بەخش وەکو تراماڵ وەکو پەسەدین وەکو ئەو شتانە یان ئاڵوودەبوونێکی ترمانێ ئاڵوودەبوونی دەرونی بێ ئەوترێتە واتە کەسەکە ئەم مادەیە بەکار ئەهێنێت نەبوو ئەوەی ئەم مادەیە مەسەلەن بۆ نمونە بیخەوێنێت نەبوو ئەوەی ئەم مادەیە کە مەسەلەن ئازارەکەی لەناو بەرێت بۆ ئەوانە هیچیان نییە لە ڕووی دەرونیەوە ئاڵوودە بووە بە ئەم مادەیەوە مەسەلەن مادەکە لە ئەسڵا هیچ دەورێکی سەرەکی نییە لە مەسەلەن بۆ مێشکی بۆ پێکهاتەی خانە دەماریەکانی بەڵام ئەم لە ڕووی جەستەییەوە لە ڕووی دەرونیەوە ئاڵوودە بوو بە ئەم مادەیەوە وەکو کەسێک ئەڵێ ئەگەر پاش فترەیەک هەموو بەیانێک پەرداخێک ئاوە خواتەوە ئەڵێ هەر بەیانێک ئەو پەرداخە ئاوە نەخۆمە سەرم ئێشەکە خۆ ئەو پەرداخە ئاوە چۆنە لە ڕووی دەرونیەوە ئاڵوودە بۆ پێوەی ئەمە وەکو مادە.
ئێمە ئاڵوودەبوونێکی تریشمان هەیە ئەوش بریتێ لە ئاڵوودەبوونی نامادەیی وەکو ئەو کەسانی کە ئاڵوودە ئەبن لەسەر ئەلکترۆنیات ئەو کەسانی کە ئاڵوودە ئەبن لەسەر مۆبایل لەسەر مەسەڵەن ئینتەرنێت لەسەر فەیسبوک لەسەر لاپتۆپ لەسەر ئایپاد ئایپۆد نازەم ئەم شتانی کە ئێستا هەیە لەسەر تەکنۆلۆژیا یعنی ئەو ئیە بۆ ئەلکترۆنیک یعنی بۆ ئەو شتە تازانی کە ئێستا مەسەڵەن بەداخەوە مناڵێکی زۆر و گەنجێکی زۆر ئەبینین کە ئێستا ئاڵوودە بووە پێوەی و بەبێ ئەوە ئیدارە ناکات مدبین بووە لەسەری دوو نیشانە سەرەکیەکە کە لە بیدایەتەوە باسمان کرد دوو نیشانە سەرەکیەکە لە بیدایەتەوە باسمان کرد تەطبیق ئەبێ بەسەر ئەم ئاڵوودەبوونە ئەدیکشنە ئەم ئاڵوودەبوونە لەسەر مۆبایل و ئەوانە چۆن مثلا ئەگەر مۆبایلەکە لە مناڵەکەت وەربگری ئەو مناڵی کە مدمینە بێ لەسەری مۆبایلەکەی لێوەرگری ئیتر ماخۆلانی پێ ئەکەوێ ئیتر ئیسراحەت ناکات خەوی لێ تێگەچێت تووڕە ئەبێت ئەمە ویزڕۆڵە ئینسحابی مادەکەیە مادە مۆبایلەکەمان نییە ئەوە دوو هەمیشیان ئەمڕۆ تا هەفتەیە تا دە ڕۆژیکە هەموو ڕۆژێ سعاتێ 2 ساعت بەکارێنێ پاش فترەیەک پاش 6 مانگ 7 مانگ سەیرەکەی وای لێدێ 24 ساعت بەدەستوێتی زۆر باشە کاکتۆر دەستخۆش بێ پۆلەنێکی جوانی جۆرەکانی مادە هۆشبەرەکان و ئاڵوودەبوونت کرد دەمەوێت پرسیارێکی دیکە ئاراسەی بەڕێستان بکەم ئاڵوودەبوون چ کاریگەریەکی سلبی لەسەر جەستەی مرۆڤ دروست دەکات و بەتایبەت لە کارەکانی ڕۆژانە ئەو کارە پێویستیانەی کە ڕۆژانە دەبێت ئەنجامی بدات دای دەبڕێت لەو کارە پێویستی و سەرەکیانەی کە هەیەی بەڵێ ئاڵوودەبوون چ کاریگەریەکی سەلبی یا خراپی هەیە لەسەر جەستە بەپێی جۆری ئاڵوودەبوونەکە ئەگۆڕێت مثلا بۆ نمونە جۆرێک لە ئاڵوودەبوون لەوانەیە زەرەری زیاتر بۆ چاو هەبێتە ئەو کەسانی کە مدمین ئەبن لەسەر مۆبایل و لەسەر ئینتەرنێت و لەسەر ئەو نەوەشتانە لەوانەیە دەرەجەی یەکەم زەرر لە چاویان بات زەرر لە کاتیان بات وەختیان بات زەرر لە ئەویان بە کە ئینسانێکی بەرهەمهێن نابن لە مجتەمەعە ئینسانێکی گۆشەگیر ئەبن بەو شێوەیە ئاڵوودەبوونێکی ترمان هەیە مەسەرەن بۆ نمونە ئەو کەسەی کە مدمینە بێ لەسەر دەرزی ئازار یان حەبی ئازار یان گولاجی ئازار پاش فترەی کە مەسەن کاریگەری هەیە لەسەر پێکهاتەی مێشکیان و تووشی لە بیرچوونەوەیان ئەکات تووشی پوکانەوەی مێشکیان ئەکا تووشی پوکانەوەی ماسوولکەکانیان ئەکات تووشی کێشەیان ئەکا لە ئێسقانەکانی جەستیانە بەو شێوەیە یعنی بەپێی جۆری مادەکە ئەگۆڕێت مەسەرەن بۆ نمونە کەسێکمان هەیە مدمینە لەسەر مەشروب خواردنەوە مثلا زیاتر تأثیر لە جگەریەکە بە دەرەجە یەک لەسەر مدمینە لەسەر مەشروب لەسەر مەی خواردنەوە لەسەر مادە کوحولیەکان ئەمە زیاتر تأثیر لە جگەری ئەکات دوای ئەو تأثیر لە مەعیدەیە ئەکات دوای ئەو تأثیر لە پەنکریاسێکە بەو شێوەیە کەسێک کە مدمینە لەسەر جگەرە مثلا لە ڕۆژێکە ئەڵێ 7 پاکەت 8 پاکەت دەکێشێت مثلا ئەم کەسە زۆرتر معڕەزە بۆ ئەوەی کە بە دەرەجە یەک تووشی سەرەتانی سیەکان ببێت بەو شێوەیە یعنی ئەو مادەیەم پێ بڵێ چ مادەیەک چی دروست ئەکان بەپێی جۆری مادەکە زەرر لە جەستە ئەیات هەر مادەیەک جۆرە زەرێک لە جەستە ئەیە و هەر مادەیەک جۆرە زەرێکیش لە دەروون ئەیە دەرونی کەسەکانیش مەسەرەن تووشی لە بیرچوونەوەیانەکە تووشی تێکچوونی مەزاجیانەکە تووشی دڵتەنگیانەکە تووشی خەو تێکچوونیانەکە تووشی خواردن تێکچوونیان ئەکات تووشی مەسەرەن بۆ نمونە گومانی خراپیان ئەکات مەسەرەن بۆ نمونە ئەو کەسانی کە هەر با مەشروبەکە بێنینەوە بە نمونە کەسانی کە مدمینە ئەبن لەسەر مەشروب پاش فترێک وایان لێدێ لە خۆیانەوە گومانی خراپ لە دڵیانە دروست ئەبێت بەرامبەر بە ژنەکانیان بەرامبەر بە خوشکیان بەرامبەر بە پوریان بە دایکیان یعنی بەرامبەر بە نزیکترین کەس کە لێیانەوە مەسەن گومانی خراپی پێ ئەبە بەبێ ئەوەی هیچیش ڕووی یابێ هەر لە خۆیان گومانیەت بە مێشکە زۆر باشە کاکتۆری هێک لەو بابەتانەی کە باست کرد و پەیوەستت کرد بە دیاردەی هۆشبەری یاخود ئاڵوودەبوون لایەنی پزیشکی و جۆرە حەبێکە کە لە بازار زۆرجار بەکارهێنەران وەکو مادەی جێگرەوە بەکاریدێنن ئاسانتر دەستەکەوێت ئەمە جگە لەوەی کە ئاڵوودەیان دەکات زیانی جەستەیشی نابێت کە بەردەوام بەکاریدێنن بەتەئکید ینی وەکو زیانە تەندروستیەکە بەتەئکید ئەو دەرمانانە بەکارهێنانی هەر دەرمانێک بەبێ وەسف و بەبێ ڕەچەتەی پزیشکی زیانی خۆی هەیە بەکارهێنانی هەر دەرمانێک و بەکارهێنانی دەرمان بۆ ئەوەی کە مەسەلەن بۆ نمونە لەزەتێک یا حسێکی خۆشی و پێ ببەخشێتە ئەمە خۆی بۆ خۆی فێڵکردنێکە لە دەرونی ئینسانەکە خۆی یعنی من خۆم لە ئەسڵا خۆم کەسێکی
دڵخۆش نیم یان کەسێکی مەسەن سعید نیم لە ژیانە مەسەن بەس پەنا بەمە بەر ئەو حەبە بۆ ئەوەی تۆزێ دڵخۆشم کا و تۆزێ دوورم خاتەوە بێهۆشم کا و هۆشم بەرێت بەبێ ئەوەی بیرکەین و لەوەی کە ئەمە چ جۆرە سەلبیاتێکی تری هەیە مەسەن بۆ نمونە ئەو مادەیە کە تۆ زۆر بەکارێنیت لەوانەیە لە مستەقبەلا تووشی لە بیرچوونەوەیەکی و پوکانەوەیەکی مێشکت بکە لەوانەیە لە مستەقبەلا تووشی بەهێزکردنێکی دەماریت بکە لەوانەیە تووشی لەرزینێکی هەتاهەتاییت بکە لەوانەیە مەسەن تووشی کێشەی ڕخۆڵەکانت بکە واتە بەکارهێنانی دەرمان بەبێ ڕەچەتە و بەبێت ئەوەی کە پزیشک بڕیاری لێبە ئەو سەلبیاتی لێ ئەەکەوێتەوە زۆر باشە کاگتۆر دیاردەیەکی دیکە هەیە جۆرێک لە خواردنەوە گازیەکان هەیە لە بازارەکان هەرچەندە ئەوەی لێ نووسراوە کە خالیە لە مادەی کۆهۆلی بەڵام دەبینین ئەو کەسێک کە بەکاری دێنێ بەکاربەر زۆر جار باسەوە دەکات کە ئوزەیەکی زیاد لە پێویستی پێدەبەخشێت بەتەکیید ئەم بەتایبەت ئەوەی کە جۆرێک لە ڕوتبۆڵ و تایگەر و ئەو بابەتانەوە بەستەوە ئەوەی کە بەردەوام لەسەر ئەمە ڕابێت جۆرێک لە ئاڵوودەبوونی بۆ دروست نابێت بەتەکیید ئێمە چۆن لە بیدایەت و پێناسی ئاڵوودەبوونمان کروتمان هەر مادەیەک کە تۆ دوور کەویتەوە لە بەکارهێنانی ئەم دوو نیشانەیەت کۆمەڵی نیشانەی ترمانەیە بەس ئەم دوانە زۆر سەرەکین ئەم دوو نیشانەیەت بۆ دروستکە مەسەلەن بۆ نمونە کەسێک هەیە ئەڵێ هەموو ڕۆژە 6 ڕێدبۆڵ 7 ڕێدبۆڵ ئەخۆمەوە ئەمە مودمین بووە لەسەری یا مەسەن زۆر چا ئەخواتەوە یا زۆر قاوە ئەخواتەوە یا زۆر نسکافە ئەخواتەوە مودمین بووە لەسەری بەبێ ئەوە مەسەن ئەڵێ هەستەکەم تووشی سەرێشە ئەبم تووشی بێتاقەتی ئەبم تووشی تووڕەبوون ئەبم تووشی ناڕەحەتی ئەبم کەواتە نەبوونی مادەکە ئەو کۆمەڵە کێشە بە دوای خۆیان ئەهێنێت ئەو کۆمەڵە کێشە بە دوای خۆیان ئەهێنێت ئەینەنشت مەسەن ئەو کەسانی کە ئەو خواردنەوە گازیانە بەکارێن تایگەر بێت ڕێدبۆڵ بە هەر کامێکیان بێت بە هەمان شێوە بەڵام کەسێک هەیە مەسەن ئەڵێ بەس ئەگەر کاتێ سەفەرێکی دوور بکەم ئەوە بەکارێنم بۆ چالاکردنەوەی خۆم و بۆ ئەوەی زۆر خەوم لێ نەکرد ئەمە بابەتێکی جایە و ئەتوانەیە خۆی کۆنتترۆلی بکە کەی بیکڕێ کەی نەیکڕێ کەی بیخواتەوە کەی نەیخواتەوە بەڵام ئەوی تر ئەڵێ نە ئەبێ 24 ساعت سەماوەرەکە حازر بێ من چا بخۆم ئەبێ 24 ساعت قاوە حازر بێ و قاوە لەسەر بێ من قاوە بخۆم نسکافە بخۆم یا ئەوە بخۆم یا ئەوە بخۆم واتە ئەوی تر ناتوانێت کۆنتترۆلی خۆی بکە ئەمیتر ئەتوانێت کۆنتترۆلی خۆی بکە خۆ مەسەن ئەو دەرمانانەی کە ئێمە باسمان کردن هەن لە دەرمانەکان حاڵەتی ئاڵوودەبوون دروستەکەن خۆ ئێمە ئەینووسین بۆ نەخۆشی کەش بەس چییە ئەو نەخۆشە ئەتوانێت کۆنتترۆلی خۆی بکە ئەمە بخۆ ئەم مانگە ئەمە بەکاربێنە ئەی گۆڕین مانگێکی تر ئەیکەین بە مادەیەکی تر هەر ئەو مادەیە بەڵام ئەو کەسی کە مودمین ئەبێ لەسەری نه ئەڵێ هەر ئەوم بۆ بنووسە ئیجبار ئەکایە زۆر بەکاری ئێنێت یا پاش فترێک لە بەکارهێنانەکەی سەلبیاتی وردە دەر ئەکەوێت بەڵام ئەوی تر ئەتوانێت خۆی کۆنتترۆلی خۆی بکات چی بخوا چی نەخوا یا پزیشکەکە چی بۆ ئەنووسێت چی بۆ نانووسێت زۆر باشە بەکارهێنەرانی ئەم مادە هۆشبەرانە ئەگەر پۆلێنی بکەین لە سەراستی وڵاتانی جیهان و قارەکان لەکوێ زیاتر خەڵکان بە مادە هۆشبەرەکانەوە گرفتارن بەداخەوە ئێڵێم بەشەریەت مرۆڤایەتی ئێستا بەرەو ئەوە ئەڕوا کە ببێ بە ینی کۆمەڵێک جیلێکی بێهۆش دروست ببێت جیلێک کە سەرخۆش و بێهۆشە بە تەکنۆلۆژیاوە ئەوەی تریشی کە تەکنۆلۆژیاکە بەکار ناهێنێ ڕێگەی تر ئەگرێتە بەر بۆ بێهۆشکردنی خۆی بۆی کەسی ئاگای نەمێنێ لە خۆی بۆی ئەو خەڵکە کە ئەبینی لە سەرجادەکانە یا لە بازارە یا لە دوکانێکە یا لە شوێنێکە وتەرە ناسە سوکارەوە ماوەم بی سوکارە هەمووی سەرخۆشە یا ئەوەتانە سەماعەیەکی لە گوێ و گوێ لە شتێگری یا ئەوەتانە بەدەست ئاوا ئەکا لە مۆبایلەکەی خۆی یان مادەیەکی بەکارهێنان و ئاگای لەم چواردەوری خۆی نامێنێت و بە هیچ شێوەیە ئاگای لە ئەوەی نامێنێت بەشەرێت هەمووی بەرەو ئەوە ڕۆ بەڵام وەکو شوێنی جوغرافی ئەگەر ئێمە باسیکەین کۆمەڵێک شوێنی جوغرافیمانەیە لە عالەمە کە مەشهورن بە بەبەرهەمهێنانی مادە هۆشبەرەکان لەوانە ئەفغانستان بە دەرەجە یەک دوایەوە پاکستان دوایەوە ئێران اینجا ئەمە لە منطقی خۆمانە لە ئەمریکای جنوبیش مەسەن چەند شوێنێکمان هەیە بە تایبەتی کۆلۆمبیا کوبا ئەوانەمان هەیە مەسەرەن ڤەنزوێلا ئەوان چەند شوێنێکمان هەیە کە تایە بەرهەمهێنانی مادە هۆشبەرەکان زۆر ئاسانترە و مەزاریعیان هەیە و مەزرعی گەورە گەورەیان هەیە چۆن لێرە ئێمە گەنمجۆکەن ئەوان لەوێ مەزرعیان هەیە بەداخەوە و مەسانیعیان هەیە لە پاڵ مەزرعەکەی خۆیانە ئەو مادانە ئەگۆڕن بە مادەیەکی تر و بەکارهێنن و ئیتر وەکو
ئەیخێنە بازارەوە مەسەن لە نزیکی خۆشمانە لە شارەکانی نزیکی خۆمانە چەند شوێنێکمانەیە بەداخەوە بیسی مەعمەلمان هەیە کە کۆمەڵێ حەبی هەرزان بەها کۆ ئەکەنەوە و ئەیکەن بە مادەیەکی کریستاڵ و ئەیکەن بە ژەهر و ئەینێرنە ئەمری بۆ گەنجانی خۆمان کەواتە چەند شوێنێکمان هەیە وەکو بەرهەمهێنان ئێمە تا ئێستا وەکو عێراق وەکو کوردستان بە تایبەتی ئێمە باسی کوردستان بکەین تقریبا ئێمە تا ئێستا ترانزێت بووین بۆ مادە هۆشبەرەکان لە ئەفغانستان و پاکستان و هاتووە ئێران بەکارهێنەرێکی زۆری تایە بەداخەوە بە کوردی کەشیەوە اینجا دوایەوە بە کوردستانی خۆمانە یا بە عێراق تێپەڕیەوە بەرەو تورکیا و بەرەو ئەوروپای شەرقی ڕۆژتووە هەتا لەم ڕۆژانە مەسەن لەوانەیە بینی بێتان تورکیا لەسەر حدودی عێراق کۆمەڵێک ترەلەیەکی گرت پڕ بوو لە شووتیا بە حساب لە ناو شووتیەکە ئەمەوادی تریتیا بوو کە سەگی مدەڕەبی تایبەتیان هەبوو پێیزانی و گرتی و بزانە ئەوە ترێلەیە گیراوە بەس چەندها ترێلەی کەش تێپەڕیوە بەم شێوەیە ئێمە تا ئێستا ترانزیت بووین بەڵام ئێستا بە ترانزیەتی نەماوین بەداخەوە ئێستا خەریکە ئەو مەقولە ئاەتە دی کە ئەیوت کورد لەمەولا بەوە لەناو نابین کە بیان کوژین و کیمیاییان پیاکەین لەناو هەموو ماڵێکی کووردا گەنجێکی مدمین معتاد ئاڵوودەبوو لەسەر مەوادی مخەدر دروست ئەەکەین ئیتر خۆی بۆ خۆی ئەوە کوردەکە ئەچێتەوە بەداخەوە خەریکە ئەو مەقولە ئەو وتەیە دێتە دی کە هەر کەسێک لە ماڵەکەی خۆیان ئەندامێکی هەبێت کە ئاڵوودەبوو بێت لەسەر مەوادی مخەدر باش ئەزانێت کە چۆن زەرر ئەیە لە مادەی ماڵەکە چۆن زەرەرەیە لە پارەی ماڵەکە چۆن زەرەرەیە لە سلمی ئیجتیماعی ناو ماڵەکە و مجتەماعیش پێگاتۆ لە کۆمەڵی خێزان بەو شێوەیە مەسەلەن مجتەماعیش ئەشێوێت و ئەدەوێت لە عێراقیش جاران هە ترانزیتێک بوو بۆ ئەو مەوادە مخەدرانی کە ئاهات لە ئێرانەوە بۆ ئەچوو بۆ خلیج و بەعزێکی بۆ تورکیا و بەعزی کەمێکی بۆ ئەردەن و سووریا و لوبنان بەڵام ئێستاش گەنجێکی زۆر بە تایبەتی لە کەربەلا بە تایبەتی لە ڤیقار لە بەسڕە زۆر معتاد بووە لەسەر ئەوە لەم ئەخیرانەشە کە پەرلەمانی عێراقی کاتێکە بڕیار یا مەشروب مەمنوعکە ئەمەش هەر لە ساڵحی ئەوانە بوو کە تیجارەت ئەکەن بە مەوادی مخەدرەوە بۆی مەشروب نەیەتە ناو وڵاتەوە پەنابەرنە سەر بەر مەوادە مخەدرەکانی خۆیان بەر کریستاڵ و بەر هیرۆین و بەر ئەو مەوادە خەتەرخەتەرانی کە گەنج لە ناوان بات زۆر باشە دکتۆر هەر سەبارەت بەو تەفاسیلەی کە جەنابەت لەسەر مەترسی مادە هۆشبەرەکان و بڵاوبوونەوەی بە زۆربەی وڵاتانی جیهاندا ویستم پرسیارێکی جەوهەری بکەم کە هەرچەندە کۆتوبەندی قورس وەکو سزا یاسایی لەسەر مادانە هەیە دەبینین کۆنتترۆل ناکرێت کڕیاران و فرۆشیێرانی هەر بەردەوامن هەوکاری ئەمە چییە کۆنتترۆل ناکرێت لەگەڵ ئەوەی سزای قورسی لەسرە با من پێش ئەوەی جوابی ئەوەت بەمەوە بەم پێشەکە بڕۆمە ناو مۆزوعەکەوە تاجر ئەو کەسی کە تیجارەت بە مەوادی مخەدر ئەکا قانون و یاسا لە هەموو وڵاتێکە وەکو تاوانبار وەکو مجرم سەیریەکە و مامەڵی لەگەڵاکە بەڵام ئەو کەسەی کە ئاڵوودەبووە خۆی لەسەر مادەکە لە ڕووی تەندروستی وەکو نەخۆش ئەبێ مامەڵی لەگەڵا بکرێت ئەو کەسەی کە مدمینە ئاڵوودەبووە لەسەر هەر مادەیەک نەخۆشە و پێویستی بە چارەسەر هەیە کەواتە کەسێک کە مدمینە نابێ بە چاوی ئیجرامەوە بە چاوی تاوانباریەوە سەیری بکەین وا بزانین کەسێکی تاوانبارە نەخێر بە چاوی بەزێ ئەبێ سیر بکرێ ئەبێ ئەو کەسە وا بزانین کە کەسێکە نەخۆشە چۆن کەسێکی کەمانەیە نەخۆشە خەمۆکی هەیە چۆن کەسێکی کەمانەیە نەخۆشە شیزۆفرینیا هەیە ئەم کەسەش نەخۆشە و پێویستی بە چارەسەر هەیە و ئەگەر چارەسەر نەکرێ بارودۆخەکەی وەزعەکەی خراپتریش ئەبێتە و لەوانەیە ببێتە هۆی لە ناوچوونی و حاڵەتی ئەوەشمان هەبووە کە زیان لە حەجورعەیەکی بەکارهێنا و خۆی پێکوشتۆ و مەسەرەن کەسێکمان هەبووە مدمین بووە لەسەر جۆرێک لە دەرزی لە باتی یەک دەرزی بەکاربێنە چوار دەرزی بەکارهێناوە پێی مردووە و هەناسی قەتع بۆ یەکسەر ئەو دەرزیانە هەناسی قەتع کردو و مردووە پێی لەبەر ئەوە ئەبێ وەکو تاوانبار سیر نەکرێن ئەو کەسانی کە مدمینن بەڵکو وەکو نەخۆش سیر بکرێت بەڵام ئەو کەسانی کە تیجارەت بە ئەمەواکەن حسابیان جیاوازە لێرە بەشی دووهەمی وەڵامەکە دێت بۆچی ئەو کەسانی کە زۆربەیان ئاڵوودەبوون لە عینەن کاتە تیجارەتێکی پێواکەن من زۆر مامەڵەم کردووە لەگەڵ ئەم کەسانەیە
زۆرێکیان حتا مەسەرەن بەحسم لەسەر کردوون کە چەندێکیان تاوان ئەنجامان چەندێکیان تاوان ئەنجام نان یەکێک لە پرسیارەکان کە لێمەکردن بۆچی تیجارەتیشی پێەکەن ئەڵێ دکتۆر ئەگەر تیجارەتی پێوەنەکەی ناتوانین بژین مەسەرەن ئێمە 100 غرام لە فلان مادە ئەکرین 1 غرام لە فلان مادە ئەکرین بە 100,000 دینار ئێمە 100,000 دینارەمان لەکوێ بوو کە ئێمە لە ڕۆژەکە ئیشەکەین بە 25,000 دینار مەجبور ئەبین خەڵکانێکی کە توش ئەەکەین یان ئەو کەسانەی تر کە توش بوون ئایان ناسین پیان ئەفرۆشین مادەکەمان کە دەستەکەوێت بەوانیشی ئەفرۆشین خۆشمان بەکاری هێنین یعنی لە عینەن کاتە هەم تیجارەتێکی پێوەکەین هەم خۆشمان بەکاری هێنین تێگەی بۆچی بۆ ئەوەی بتوانێت ئیدامە با بە مەوزوعەکە جا سەیری کە لە ڕووی ئیقتصادیەوە چه زەرێرێ لە وڵات ئەیات چونکە کە تۆ ئەم ماوەدە مخدرە یەتە ناو وڵاتەوە دێتە ناو وڵاتەوە لە شوێنی کێت کەواتە دۆلارێکی زۆری تۆ پارەیەکی زۆری تۆ هەروە بە هەدەر ئەڕواتە ئەم دیودیەوە ئەڕواتە وڵاتانی ترەوە ئەمە یەکەم یعنی هەم وەکو لەسەر ئاستی ئاسایشی نەتەوەیمانە چ زەرەرێ ئەەکەین لەسەر ئاستی اقتصادمانە لەسەر ئاستی سلمی ئیجتیماعیمانە ئەمە بابەتێکی تر سێهەم کە تۆ ئەڵێی بۆچی کۆنتترۆل ناکرێت لەگەڵ ئەوەی کۆمەڵی یاسای بەقوتیش دانراوە دژی کاتی خۆی یاسای بەهێز هەبوو یاساکە کاتی خۆی ئەو کەسی کە تیجارەتی بێ بکرا یەکسەر سزای لە سێدارەدانی بۆ دەرئەچوو ینی لە نزیکترین محکەمەیە ئێستا لەبەر ئەوەی کە تێکەڵە لە ئەو کەسەی کە تیجارەتی شەکات و بەکارینشێت تێکەڵە لە لای حاکم تۆزێ ناڕوونە تۆزێ درەنگ ئەتوانێت جیای کات و ئایا ئەم کەسە هەر بەکارهێنەرە یان نە بەکارهێنەریش و تاجریشە لە عینەن کاتە ئەگەر بەکارهێنەر بێ ئەبێ وەکو نەخۆش مامەڵی لەگەڵا بکرێ و نەخۆشە ئەگەر تاجر بێ ئەوە شتێکی ترە هەنێ وڵات هەیە کە بەکامل ڕێگەیاوە بە بەکارهێنانی مەوادی مخدر مثلا لەوانە لە ئەوروپا لە هۆڵندا مثلا جائزە لە هەنێ شوێنی ترا مثلا بۆ نمونە مەوادی مخدر بەعزیکیان ڕێگەی پێدراوە بەعزیکیان ڕێگەی پێ نەدراوەکو لە مثلا لە لای خۆمان مەشروب ڕێگەی پێدراوە جگەرە ڕێگەی پێدراوە نێرگەلە ڕێگەی پێدراوە لە بەعزێ شوێن لە بەعزێ ویلایەتی ناو ئەمریکا لە ماریوانە ڕێگەی پێدراوە ئەمانە ڕێگەی پێدراوە بەڵام بەعزێ مەوادی تر ڕێگەی پێ نەدراوە تێگەی زۆر جار هەیە مەوادەکان تێکەڵاوی مەسەن تێکەڵ ئەبن تۆ توزانی ئەو نێرگەلەی کە مثلا ئەفرۆشە چیتیایە لە بری تووتن چی بەکارێت مەسەن چوزانی ئەو کەسێک کە ئەو جگەرە بە دەمیوێتی ناو جگەرەکە چیتیە ئایا تووتنە یا ماریوانە یا مەوادی ترە مەسەرەن بۆ نمونە ناو مەشروبەکەکی ئەڵێ حەبی تێناکرێت شتی تێناکرێت کەس نازانێت لەبەر ئەو قورسم کۆنتترۆلکردن و ناشکرێ هەر کەسێک مەشروب خوا مثلا ئاسایشە بە دیارەوەی بۆ دکتۆرێکیش بە دیارەوە بزانێ ئەو چ مادەیەکە بەکارهێن و چ مەشروبێکەی خۆیان چ جگەرەیەکەی خوا لەبەرەوە تۆزێ قورسە باشترین ڕێگە چارە بۆ ئەمە بریتی نییە لەوەی کە بەتەنها ئێمە قانون تاوانبارکەی بڵێ خەتای قانونەکەیە یا حکوومەت تاوانبارکەی بڵێ خەتای دەستگا ئەمنیەکانە نەخێر پێش ئەوان پێش قانونەکەش و پێش حکوومەتیش و پێش دەستگا ئەمنیەکانیش ئێمە پێویستمان بە ڕۆشنبیرکردنی خەڵکەکە خۆی هەیە کۆمەلگاکە خۆی هەیە و خێزان بە دەرەجە یەک لێپرسراوە بەرامبەر بە ئەندامی خێزانەکەی خۆی پێش ئەوەی کە کۆمەلگا لێپرسراوە بێلیت کەواتە لە سەرەتاوە لێرەوە ئەبێ ئێمە دەست پێ بکەین لە ناو خێزانەوە دەست پێ بکەین اینجا کۆمەلگا اینجا دوای ئەوە پشت ببەسین بە یاسا و پشت ببەسین بە دەستگای ئەمن زۆر باشەکە دکتۆر ئەوەی کە جەنابەت باست کرد مەترسیەکانی و ئەوەی کە ئێستا شۆک و دوا خاڵ باست کرد بابەتی ڕێگریکردن لە چوارچەوەی خێزاندا بەڵام ئەگەر بینیمان کەسێک کە لە دەرەوەی خێزان یاخود بەهۆی هاوڕێی خراپەوە یاخود بەهۆی کاریگەری کۆمەڵێک سایتی ئەلکترۆنیەوە تێکەڵاوی ئەم بابەتان و ئاشنایەتی بوو دوجار دەبینین کە بەشێکیان دەستگیر دەکرێن وەکو ئەوەی جەنابەت باست کرد ئەگەر بەکارهێنەر بێ وەکو نەخۆش مامەڵی لەگەڵ دەکرێت ئەگەر تاجیر و بازرگان بێ وەکو تاوانبار مامەڵی لەگەڵ دەکرێت و سزا دەدرێت مەبەستمە پرسیارەکە ئەوەیە کە ئەو چاکسازیانەیە کە ئێستا هەم لە هەرێمی کوردستان شوێنی چاکسازیکردنی ئەو کەسانن لە ئاستی ئەوەدان کە لێەوە جارێکی در وەکو بڵێ بە مرۆڤایەتیەکی تەندروست لە قاڵە بدرێنەوە بخرنەوە ناو کۆمەلگا یاخود تەنیا دەستگیرکردنە و لە ئاستی پێویستدانە پرسیارێکە بەس هەر ئەبێ بە هەناسەیەکی ساردەوە جوابت بەمەوە
ئەو چاکسازیانەی کە هەیە ئێمە هەمانە بەداخەوە جاری وا هەیە لە بری دەورە ئیجابیەکە دەورێکی سەلبی بینیەوە کەسێک ئەناسم بە یاسای هاتوچۆ گیراوە ینی قزەیەکی هاتوچۆ لە دەست قەوماوە سایقی ماتۆڕێک بۆ مرورگرتوێتی ئەو بەو شێوەیە چووە 15 شۆ لەوێ ماوەتە لەو 15 شەوە فێری تراماڵ بوو هاتۆتە دەرەوەی سا مدمینە هەم ماتۆڕەکەشی پێیە هەر بەو ناوە گیڤەگیڤەکە و مدمینیشە لەسەر تراماڵ یعنی چووە ئەوێ لەوێ بۆ ئەوی چاکسازی تیا بکرێتەوە بۆ ئەوی پێی بووترێ جارێکی تر ماتۆڕ لێ مەخورە بە ئەوە بەڵام فێریەوە بوو بە هەر حاڵ ئێمە پێویستە گۆڕانکاریەکی ڕیشەی بکرێت لە چاکسازیەکانمانە بۆ چاکسازیمان دەوری چاکسازی ببینێت مەسەلەن نەک هەر بە تەنها بۆ مەوادی مخدر بەڵکو بۆ هەموو ڕووەکانی تر مەسەلەن بۆ نمونە کەسێکە ئەگیرێ بە تاوانی دزێتی تاوانی ئیختیلاس شوبهەی ئیختیلاسی لەسەر مانگە 2 مانگ 3 مانگ ئەمێنێتەوە لە سجنەکەیە بۆ ئەوەی ئەو تحقیقە یەکلای کرێتەوە کە وەختی یەکلای کرێت و سەیرێکی بەریئە بەڵام ئەم کەسە بێتاوانە بەرەدرێت و داوای لێبوردنی لێ ئەکرێ و بەرەدرێت بەس وەختێک کە بەرئەدرێت و دێتە دەرەوە سەیرێکی بەداخەوە لەگەڵ خۆیان سەلبیاتی ناو سجنەکەی هێناوەتە دەرەوە ینی سلبیاتی سجنەکەی لەگەڵ خۆیان هێناوەتە دەرەوە ئەمە خۆی بۆ خۆی بابەتێکە کاکتۆر مەبەست ئەوەیە کە ئەو کەسە بۆ نمونە کەسێک لەسەر بابەتێکی ئاسایی دەستگیر کراوە لەسەر پێشێلکردنی یاسایەکی هاتوچۆ لەسەر ئەوەی کە لەوانە 2 کەس لە بازار لەسەر دەمەقالەیەک 2 بۆکسیان لە یەکتری دابێ و دەستگیر کرابن بەڵام لە چاکسازیەکان بیستومانەکە تێکەڵاوی کەسانێک دەکرێن کە خۆی بەکارهێنەری مادەی هۆشدەرن بەڵە خۆی بابەتەکە ئەوەیە ینی ئەوڵێ کابرا بۆ ڕیش و سمێڵیشی دانا ینی بۆ بابەتێکی تر چوو بەڵام بەداخەوە بابەتێکی تریشی لەبەرەوە چاکسازیەکان ئەبێ فعلەن چاکسازی بکرێن ئەو کەسانی کە لەوێن و پۆلێنکاری بکرێتە ئێمە هەمومان متفقین لەسەر ئەوەی کە ئەو کەسەی کە لە سجنایە تووشی چەنەها کێشە و نەخۆشی دەرونی ئەبێتەوە لە سا هەفتەیان تووشی خەمۆکی ئەبن لە سا مثلا 30 بۆ 40 تووشی مەوادی مخدر ئەبن نسبەتێکی زۆریان مثلا تووشی کێشەی خەو ئەبن نسبەتێکی زۆریان تووشی کێشەی مثلا مامەڵەکردن لەگەڵ کەسانی خراپ و کەسانی ئەوە ئەبن ئەمە جیاوازە ئەم نسبەتە لە دەرەوە زۆر جیاوازە لە دەرەوە بەڵام لە هەمان کاتا ئەبێ ئێمە سجنەکانمان زیندانیەکانمان دەوری ئەو چاکسازیە ببینێت ئەو فیلتەرێشنە لەوێ بکرێتە ئەو پۆلێنکاریە لەوێ بکرێتە ئەو کەسانی کە لیان ئەترسین خەڵکانی تر بە بۆنەی ئەمان و تووشی ئەو نەخۆشیە ببن جیا بکرێنەوە ئەو کەسەی کە مثلا سولح بۆ قەزەیەکی ئاسایی سجن کراوە نەخرێتە لای ئەو کەسەی کە مثلا قەزەیەکی قورسی بەسەرەوەیە یا ئەو کەسەی کە مثلا ترسی مەوادی مخدرمان هەیە تێکەڵاوی ئەو کەسانی تر نەکرێتە مەدرسەیەک هەیە ئەڵێ تێکەڵی کە بۆ ئەوەی کە بەڵکو لە ئەوە تووشی لە هاوڕێی چاکەوە تووشی وەکو چۆن لە صفاتی باش ببێت وەکو چۆن مناڵی خاوەن پێداویستی تایبەتمانە یا مەسەن ئەو مناڵانی کە ژیریان کەمە ئەڵێ بیخەرەنەوە مناڵی تەبیعیەوە بۆ ئەوەی بەشکم لە بۆنەی ئەوە ئەویش بە هەمان شێوە تەرجیع بێت و باش بخوێنێ و باش ئەوە بکە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە دەرکەوتووە خراپیەکەی ئەو کەسانەی کە خراپن زۆر بەقووەترە لە چاکیەکەی ئەو کەسانی کە چاکن بۆیە ئەو کەسانە زۆر بە ئاسانی کە خراپن ئەتوانن چاکەکان خراپکەن چاکەکان ناتوانن خراپەکان چاکن لەبەرەوە ئێمە پێویستمان بەوە هەیە کە جارێکی تر ئەم پۆلێنکاریە بکەین و چاکسازیەکانمان فعلەن چاکسازی بن نەک چاکسازیەکانمان بەداخەوە دەورێکی سەلبی زۆر باشە کاکتۆر پێشتر باسی چوارچێوەی خێزانت کرد وەکو تەربیە وەکو ڕێگریکردن وەکو ئامۆژگاری بەڵام فراوانتر هەیە کە کەناڵەکانی ڕاگەیاندن و خێزانەکانیش ڕۆژانە و شەوانە لە بەردەمی کەناڵەکانی ڕاگەیاندندا دەنیشن سەیری بەرنامەکانی دەکەن ڕێنمایی چییە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بۆ ئەوەی کە هەڵمەتی ئەوە بکەن تاکی کورد زیاتر هۆشیار بکەنەوە پارێزبەندیەکدا بنە لە نێوان هاوڵاتی و ئەو مادە هۆشبەرانەی کە دەبنە زیان بەسەر کۆمەلگاوە بەتاکید ڕۆڵی ڕاگەیاندن زۆر مهمە لێرە
یعنی توانین بڵین بە پلەی دووهەمیەت لە بەڕۆشنبیرکردنی خەڵک و بەڕۆشنبیرکردنی خێزان و کۆمەلگا چونکە بەداخەوە ئیمڕۆ وای لێ هاتووە کۆمەلگا هەر هەمووی ڕاگەیاندن تەوجیهی ئەکات ڕاگەیاندنەکان وای لێ ئەکەن تەوجیه ئەکەن مەسەلەن دۆشاوێکی تەماتەی لەلا ئەکەن بە مهمترین شت ڕاگەیاندنەکان وای لێ ئەکەن کە مەسەلەن بۆ نمونە تورێکی لێ ئەکەن بە سێوێکی زۆر شیرینی خۆش ڕاگەیاندن واکە بەڵام بەداخەوە ڕاگەیاندن خەریکە وای لێ دێت بێ بە ڕاگەیاندنێکی کاسپیەکەش ئەمڕۆ لە شتی خراپە یعنی هیچ ڕاگەیاندنێکمان نەبینی ڕۆژانە خۆی خۆبەخشانە نیو دەقەیەک مەسەلەن چۆن ئیعلاناتی ئەکات بۆ قۆبچە بۆ کاڵایەک کورە نازانم بۆ سیارەیەک بۆ جبسێک بۆ هەر شتێک بە هەمان شێوە نیو دەقە ڕاگەیاندنەکە بڵێ گەنجان وریابن نەکەونە داوی مخدراتەوە نەکەونە داوی مادەوەشبەرەکانەوە هەر ڕەفیقێکتان مادەیەکی پیان وتی ئەم مادەیە زۆر باشە بۆ پشتی ئێشە و بۆ قاجێشە و ئەم مادەیە زۆر باشە خەفەتی دنیاوە بیرەباتەوە ینی مەسەلەن بۆ نبوونە لەم چەنەها شتمان هەیە لەم ڕێنماییمان هەیە ئەتوانین بین بە ڕاگەیاندنەکان بەڵام بەداخەوە هیچ ڕاگەیاندنێک نەهاو خۆی سربەخۆ ئەمیش ئەگەڕێتەوە بۆ یەک شتت با پێ بڵێم ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵی هۆکار یەکێک لە هۆکارەکان ئەوەیە زۆربەی ڕاگەیاندنی وڵاتی ئێمە حیزبیە یەکێکی تر لە هۆکارەکان ئەوەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زۆرێک لە ڕاگەیاندنەکانی وڵاتی ئێمە تیجاریە تیجارەت و حیزبیش زۆر مەسلحەتی لە ئەوانیە کە بەم شێوەیە لە خۆی خۆ بەقش دیعایە بکان بۆ شتێک لەبەر ئەوە تیجارەتکردنی مەوادی مخدریش ئمڕۆ بەداخەوە کۆمەڵێ دەستی بە قووەتی لە پشتەوەیە یعنی مەسەلەن بۆ نمونە لە ناو ترشیاتە لە یەکێک لە مەعبەرە حدودیەکانی عێراق ئێران لێوازەمە متقی ئەمارە ئەوانە بێت لەو شوێنانە بێت نازانم لە ناو ترشیاتە کۆمەڵێکی زۆر تلیاگیرە کۆمەڵێکی زۆر ئەو زابطەی کە تەسویری کرد و گرتی لە بەغاوە هەڕەشەی کوشتنی لێکرابوو لە باتی دەستخۆشی لێ بکرێت و نۆتۆشجاعی بدرێتەوە و لە باتەوەی کە عەرزەی بدرێت و سیارەی بدرێت و حیمایی بۆ دابین کرێەوە لەبەرەوە تیجارەتەکە سەیرەکی دەسانی بەقووەت و قورس و گەورەی لە پشتەوەیە لەبەرەوە ڕاگەیاندنەکان نان ئیش ئینڤێستمنت ئیستیسمار لە ئەم بابەتەیە بکەن بەداخەوە ڕاگەیاندنەکان دەورێکی زۆر سەرەکی تریان هەیە لە ڕۆڵێکی لە بوارێکی ترەوە مەسەلەن بۆ نمونە فلیمێک پەخشەکە بەتەڵ فلیمەکە زۆر موهیمە و زۆر ئازایە و زۆر چاکە بەڵام ئەم بەتەڵ فلیمە دانیشتووە سەیرەکەی ماریوانایەکی پێچاوەتەوە ئەی کێشێت گەنجێکیش هەیە لاسای ئەو بەتەڵ فلیمە ئەکاتۆ لە شێوازی قژە جلوبەریە ماریوانەژە خوا لە شێوازی ماریوانەژە بە هەمان شێوە لاسایی ئەکاتەوە یعنی بەبێ ئەوەی ئەو قەناتە بزانێ بەخۆی دیعایی کرد بۆ ماریوانە دیعایی کرد بۆ فلان ویسکی بۆ فلان ڤۆدگا بۆ فلان مەشروب بۆ فلان مەوادی مخدر بۆ مەسەلەن فلان مادە بەبێ ئەوەی بەخۆی بزانێت مەسەلەن فلیمێک هەبوو کە هەموو قەناتەکان زۆرێک لە قەناتەکان پەخشیان کردەوە باد بۆیس دوو شوڕتە بوون کە مافیایەکی کۆلۆمبیان کوبیان ئەگرت کە لە ئەمریکا خەریکی مەوادی مخدر و غەسیلی ئەموال و ئەو نۆعشتانە بوونە مەسەلەن ئەو دەرمانە ئەو حەبە بەغەڵەت یەکێک لە پۆلیسەکان خواردی جەوێکی زۆر خۆشی یا پێی مەسەلەن ئەمە بەبێ ئەوەی قەناتەکە هەست بە خۆی بکە دیعایەکە بۆ ئەو حەبە بەس نازانێ ئەو حەبە چی بەسەر ئەو گەنجە هێنێت دواتر فلەبەرەوە ئەبێ ڕاگەیاندنەکانیش ڕۆڵی سەرەکیانە بێت بابەتێکی دیکە کاک دکتۆر دەستگا بەرپرسەکان زیاتر ئەو دەستگانەی کە ئەرکیان لێکۆڵینەوە و بۆ دوواداچوونە لە مەسەلەی دەستگای پۆلیس و نەهێشتنی تاوان و ئەوانە زۆر جار لە بابەتی ئەوەی کە عەرەق و بیرە وەکو مادەی هۆشبەر بناسن خۆیان دەپارێزن هۆکاری ئەمە چییە؟ بەش ناچێتە خانەی مادە هۆشبەرەکان فەرقی چییە؟ قەزیەی عەرەق و بیرە و ئەوانە یەک شتی هەیە لێرەیە ئەویش ئەوەیە ئەو کەسانەیان کە ئاڵوودە ئەبن پێوەی یعنی کەسێک هەیە مەسەلەن بۆ نمونە 30 ساڵە ویسکی ئەخواتەوە
30 ساڵە هەموو ڕۆژی ویسکی ئەخواتەوە بەس هەموو ڕۆژە مەسەرەن بۆ نمونە 10 سیسی 15 سیسی نیو پیاڵە ویسکی ئەخواتەوە ئەتوانێت کۆنتترۆلی حاڵەتی خۆی بکە بە بەردەوامی هێشتا نەگەشتوە حاڵەتی ئاڵوودەبوون اعتیادی وەزارەتی خۆی بەڕێوە ئەبات دەوامی خۆی ئەکات ماڵداری خۆی ئەکات بەو شێوەیە لەبەر ئەوە ئەو کەسانە ئاڵوودە ئەبن یعنی مەرج نییە ئەو کەسانەی کە هەر کەسێک کە مەشروب ئەخواتەوە مدمین بێ لەسەر مەشروب مثلا هیوا هەیە هەفتەی جارێ ئەخواتەوە پێکە دوو پێک ئەخواتەوە ئەمە جیاوازە لەوەی کە ئەو کەسەی کە مدمینە لەسەر مەشروب ڕۆژی 3 جار مەشروب ئەخواتەوە ڕۆژی 2 جار مەشروب ئەخواتەوە کۆمەڵی نیشانەی تری تیا دەرەکەوێت کە بە زۆری ئەتوانین بڵین 6 نیشانەی تیا دەرەکەوێت یەک کە بەیانی زوو لە خەم هەڵەسێ حەزی لە مەشروبەکەی بە دەرەجە یەک کەواتە ئەوە یەکێکە لە نیشانەکان دوو هەست لە ناخی خۆیان هەست بە گوناهباری خۆی ئەکاتە سێ چەندەها جار محاولەی کردۆ دوورکەوێتەوە لە ئەو مەشروبە نەیتوانیەوە دوورکەوێتەوە لەو مەشروبەکە چوار مەسەلەن ئەو کەسە ئەزانێ زیانەکانی مەشروب چییە بەڵام لەگەڵ ئەوەشا هەر بەردەوام بەکارهێنێت پێنج ناتوانێت وەختێک ببێت بەبێ مەشروب دائما لە خطەدانان هەیە بۆ ئەوەی کە چۆن گعدە و چۆن مەجلیس تەرتیبکە بۆ خواردنەوەی مەشروب لەبەرەوە ئەم کەسە جیاوازە لە ئەو کەسێک کە مەسەن لەوانەیە هەفتەی جارێک پەرداخێک دوو پەرداخەکە بخواتەوە ئەگەر نەخواتەوە و بەکارهێنانی مەشروب وەکو مەوادی مخدر ناوبردنی مەشروب وەکو مەوادی مخدر لە لای ئێمە لە بواری دەرونیشە بە هەمان شێوە دانراوە بە ئەو کەسانی کە مدمن ئەبن لە سەر مەشروب نەخۆشن تێگی نەک ئەو کەسانی کە تیجارەت ئەکەن بە مەشروبەوە لەبەرەوە جیاوازیەک هەیە لە بینی مەوادی مخدر و دەرمانەکانە کە ئینسان مخدر مدمینە بێ لەسەری لەگەڵ مەشروبەکەیە زۆر باشە دوا پرسیار ئاراستی بەڕێستان دەکەم کاک دکتۆر بەو بارودۆخە پڕ لە قەیرانی و ئابووریە خراپەی کە لە هەرێمی کوردستان هەیە و قەلەقی بەشێکی زۆری تاکی کوردی گرتوتەوە مەترسی پەنابردن بۆ ئەو مادانایە مادە هۆشبەرەکان بەیاخود بەکارهێنانی عەرەق و ئەو جۆرەکانی هەبوو ئەوەی کە ئینسان بێهۆش دەکات بێ ئاگای دەکات زیاتر ناکە لەسەر کۆمەلگا بە تەئکید یەکێک لە هۆکارەکانی بڵاوبوونەوەی موادی مخدر حتا خواردنەوەی مەشروب بریتە لە بێئیشی و بەتاڵی و بێکاری کەسەکان بریتە لە دابەزینی ئاستی مەعیشی و فەقیری کەسەکان لە هەر وڵاتێکە ئەڵێ ئەگەر ئەتەوێت چارەسەری ئەوە بکەیت کە خەڵکانێک مدمین نەبن لەسەر مەوادی مخدر و لەناو گەنجەکانە مەوادی مخدر بڵاو نەبێتەوە وەرە هەلی کار بدۆزەرەوە بۆ خەڵکەکان تۆ ئەگەر توانیت هەلی کار بدۆزیتەوە بۆ گەنجەکان ئەو کاتە ئەو گەنجە دوور ئەکەوێتەوە لە مەوادی مخدر دوور ئەکەوێتەوە لە ئەوەی کە خۆی سەرخۆش بکات دوور ئەکەوێتەوە لەوە بەڵام ئەگەر تۆ گەنجەکە بەتاڵ بوو بەیانی تا ئێوارە هەر سوڕایەوە لەم چاقانە بۆ چاقان و لەم شوێن بۆ شوێن و لەو شوێن بۆ شوێن و بە بێئیشی و بە بێکاری ئەوش ئەگەڕێ بە دوای شتێکە کە سەرخۆشی کا و بێهۆشی کا و چی هەر شتێک بێت کە وای لێ بکە دووری خاتەوە لە وەکو چۆڵە ئەم فەوزایە و ئەم فەزایی کە ئێستا لە وڵاتی خۆمانەیە کەواتە یەکێک لە هۆکارەکانی ژنەوانەیە بگەڕێتەوە بۆ ئەو بێکاریەوە بۆ ئەو قەیرانە یەکێکی تر لە هۆکارەکان ئەوەیە بریتێ لەم هەموو معلوماتی کە بە جارێکە 1 ملیۆن یعنی لەوانەیە مەسەن باپیری من بەقەدەر باپیری من هەموو ژیانی کە 80 ساڵ ژیاوە بەقەدەر یەک ڕۆژی من معلوماتی وەرنەگرت بێت لە هەموو ژیانە من لە یەک ڕۆژە ئەوەنە معلومات وەرئەگرم لە شیلی چی قەوما لە فەڕەنسا چی قەوما لە تورکیا چی قەوما لە ئێران چی ئەقەومێ لە عێراق چی ئەقەومێ لە کۆڵانەکەی ئەو دیمان چی بوو لە ئەملا چی ئەبێ لە ئەولا چی ئەبێ تێگەی ئەم هەمووە بەجارێکە معلوماتە کە ڕوو ئەکاتە مێشکی کەسەکان بتەوێت و نەتەوێت مێشکی کەسەکان هیلاکە کاتە و ئەکا بە دوای ئارامیان بگەڕێ خەڵکانێکیش هەن مەسەرەن ئارامیان دەست ئەکەوێت لە شوێنی تر و لە ڕێگەی دینداری و لە ڕێگەی ئیمانی خۆی و لە ڕێگەی مسلمانەتی خۆیەوە خەڵکانێکیش هەیە ئەمە ناگرێتە بەر مەسەرەن ئەڕوا بە دوای ئەوە ئەگەرێ بە چ شێوەیە خۆی بێهۆشکە کەسێکی ڕەفیقیەت پێی ئەڵێ تۆ ئەم مادەیە بەکاربێنە ئەم حەبە بخۆ ئیتر دوای ئەوە ئەزانی کە حەبەکە ئەخوات بێهۆشی ئەکا وەکو چۆن لێ هەستێکی خۆشی ئەیاتە ئیتر دوای ئەوە بە داوای ئەکا دوایەوە ئەیکڕێ دوای ئەو وای لێدێ ئەوش مدمینە بێ لەسەری
زۆر بەڕێز دکتۆر دانیال سعدی پزیشکی پسپۆڕی دەرونی سوپاس دەکەین کە تام کاتە لەگەڵمان بووی کاتی خۆت بەمەبەخشی زۆر سپاس بۆ زانیاریەکانت. بینەر ئازیز و خۆشەویستەکان بەرنامەی گفتوگوی ئەم جارە بە پایان گەیشت. سوپاس بۆ ئەوەی کە تا ئێستا بینەرمان بوون تا دیدار و بێگەیشتنەوە بەخواتان دەسپێرم.